سوودانی دەڵێت پێشسەری مانگ موچەی هێزە ئەمنیەکان دەنێرم. ئەم مانگەش دێت و بۆ مانگی داهاتوو خواکەریمە. ئێستا سوودانی ترسی هەیە ناردنی موچە وەک بۆم پەیدا بتەقێتەوە. گرفتی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم سەر لە نوێ سەری هەڵدایەوە. بەغدا 3 هەفتەیە دەستی بە هەرێم دەکات بۆ ناردنی موچە، ئەگەر چی بڕیاری خەرجکردنی موچەی مانگی 7 فەرمانبەرانی مەدەنی و خانەنشینی دراوە، بەڵام تەیف سامی وەزیری دارایی عێراق ئامادەنیە موچەی هێزە ئەمنیەکان بنێرێت. سەرچاوێک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق با تیواری ڕاگەیان چاودێری دارایی عێراق لیستی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێمی گەیاندۆتە نووسینگەی سوودانی و دەبێت سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری ناردنی بدات. بەپێی زانیاریەکان سەرۆک وەزیرانی عێراق تا هەفتەی داهاتوو بڕیار لەسەر ناردنی موچەی هێزە ئەمنیەکان دەدات، واتە پێش سەری مانگ سوودانی موچەی هێزە ئەمنیەکان دەنێرێت. تیوار زانیوێتی کە سوودانی بە وەزیرێکی کوردی وتووە لەسەر بەرپرسیارەتی خۆم ئەم مانگەش موچەی هێزە ئەمنیەکان دەنێرم و بۆ مانگی داهاتووش خواکەریمە. بەپێی زانیاریەکان ئەو لیستی موچەی چاودێری دارایی عێراقی ئامادە کردووە. پێویستی بە 225 میلیارد دینارە بۆ مانگی 7. بەپێی پێشات و ئاماژەکان بێت پرسی موچەی هێزە ئەمنیەکان هێشتا گرێکوێرەیە و نەکراوەتەوە. سوودانی و تەیف سامی و سەرجەم هێزە بەشدارەکانی حکوومەتی عێراق لە بەردەم دۆخێکی سیاسیدان کە سەری کێشاوە بۆ بانگەشەی پێشوەختی هەڵبژاردن. سوودانی ترسی هەیە پرسی ناردنی موچەی هەرێم وەک بۆمبێک پەیدا بتەقێتەوە، چونکە نیەتی جددی هەیە بۆ بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی داهاتوودا. هەر لە ئێستاشەوە لایەنە ڕکابەرەکانی بەتایبەت بەرەی مالکی پرسی ناردنی موچە و پارە بۆ هەرێم وەک کارتێکی فشاری سیاسی بۆ سەر سوودانی دەجوڵێنن. ئەو سەرچاوەیەی بۆ تیواردووەوە دەڵێت لایەنە شیعەکان ترسیان لە زیادبوونی هەژمونی سوودانی هەیە، چونکە سەرنجی شەقامی شیعی بۆ خۆی ڕاکێشاوە و بەسەر زۆربەی کێشەکاندا زاڵ بووە. لە پارێزگای شیعەکان و سۆشیال میدیاشدا باسی پرۆژەکانی سوودانیە، بۆیە ڕکابەرەکانی پرسی موچەی هەرێمیان بۆ سوودانی خستۆتە ناو نانێکی گەرم و لە هەڵبژاردننی عێراقدا دژی بەکاری دەهێنن. ئەوەش بۆ جوڵاندنی سۆزی دەنگدەرە شیعەکانە دژ بە سوودانی. لەم نێوەندەشدا بەپێی ئەگەر و ئاماژەکان بێت گرێکوێرەکەی موچەی هێزە ئەمنیەکان بۆ مانگەکانی داهاتووش ناکرێتەوە. ئەوەی ڕوونا تەنها بەڵێنی سوودانیە بۆ ناردنی موچەی مانگی 7 هێزە ئەمنیەکانی هەرێم پێش کۆتایی ئەم مانگە.